لەشکری عێراق لەگەڵ شەڕێکی قورسدا پێشڕەوی زیاتریان کردووە بە ئاراستی باشووری ڕۆژهەڵاتی شاری مووسڵ، بەڵام ئاماژە بۆ دەکرێت هێرشەکان لەسەرخۆ بوون بەهۆی تاکتیکی تیرۆریستانی داعشەوە بۆ بەکارهێنانی خەڵکی سیڤیل وەکو قەڵغانی مرۆیی. بۆ یەکەم جار پاش 12 هەفتەی دەستپێکردنی ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ، هێزەکان توانیان بگەن بە کەناری ڕووباری دیجلا. قامت أبطالنا الفرقة الرد السريع. قارەمانەکانمان لە هێزی بەرپەرشدانەوەی خێرا چوونەتە نێو نەخۆشخانەی سەلامەوە و ئێستا ئێمە لە پێشڕەوی داین و هێزەکانمان لە کەناری ڕووباری دیجلن نزیکەی 100 مەتر دوورن لێوەی. سەرکردە باڵاکانی لەشکری عێراقی دەشڵێن ئەوان لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا ڕۆژهەڵاتی مووسڵ لە دەستی داعش ڕزگار دەکەن. حالیان لەم کاتەدا یەکەکانمان دەستیان کردووە بە پاکردنەوەی هەموو گەڕەکەکانی ڕۆژهەڵات لە نەخۆشخانەی سەلامەوە بۆ باشوور. سەدان هاوڵاتی عێراقی ڕۆژی دووشەمە لە گەڕەکی موسەنا هەڵاتن و بەسەر پردە ڕووخاوەکەی ڕووباری خۆسەردا تێپەردەبوون. هەرچەندە ئێستا ئەو ناوچەیە لەژێر دەستی هێزەکانی عێراقیدایە، بەڵام دانیشتوان لە ترسی هێرشی تۆڵەسەرنەوەی داعش هەڵدێن. ئێمە لەبەر تۆپباران هەڵدەین، لەخوا بە زیاد بێت ماڵەکانمان باشن، بەڵام ئێمە لەبەر بردومانەکان هەڵدەین. سەدان کەسیش بەهۆی شەڕەکانی تەلکەیفی ژێردەسەڵاتی داعش هەڵاتون چاوەڕوانی ئەوە دەکەن لێکۆڵینەوەی ئاساییشیان بۆ بکرێت تا لە کەمپەکاندا نیشتەجێ بکرێن. یعنی کوشی ماکو. ئێمە لەوێ هیچمان نەبوو، وەکو پێداویستەکانی خۆراک و سوتەمەنی هیچ لەوێ نەماوە. بارودۆخەکە زۆر سەختە، لە شوێنێکەوە ڕامان دەکرد بۆ شوێنێک تا لە کۆتاییدا توانیمان دەربچین. تەلکەیف لەلایەن داعشەوە کۆنتڕۆڵ کراوە، بەڵام هێزەکانی عێراقی لە ئێستادا دەوروبەریان گرتووە. ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ لە دەستی داعش لە هەفتەی مانگی دی ساڵی ڕابردوو دەستی پێکرد، بەڵام پاش چەند هەفتەیەک لە دەستپێکردنی ئۆپراسیۆنەکە خاوبەوە. کاربەدەستانی عێراقی دەیانگوت پێشڕەویەکان لەسەر خۆیە بۆ ئەوەی هەوڵ دەدەن زیانی گیانی کەم لێ بکەوێتەوە، بەڵام شەڕەکە لە هەفتەی ڕابردوو گەرم و گوڕبەوە. نەتەوەی گرتوەکان دەڵێت هەتا ئێستا بەهۆی ئەو شەڕە 135,000 کەس ئاوارە بوون. کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ پاش 2 ساڵ لە حکومڕانی داعش ڕەنگە ببێتە هۆی کۆتایی هاتن بۆ ڕێکخراوە تیرۆریستیە لە عێراق کە لە ساڵی 2014 ئەبوبەکر بەغدادی ڕێبەرەکەی خەلافەتی ئیسلامی لەوێوە ڕاگەیاند. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.